هەموو عزیزان و بەڕێزان هیوادارم کە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن هەمیشە سەرحاڵ بن، باش بن، لە خۆشی و لە ئاسوودەییە بژین. هەروەکو یەک دوو ڕۆژە ئیعلانم بۆ کردبوو کە لایڤێکم هەیە سەر کۆمەڵی قسە و باس کە ئەم شەو ئێمە خزمەتان شوێنەکەم گۆڕیوە لە حەقیقەتا تۆزێک ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە. ئەوە شتێکی ئاساییە. داوای لێبوردنەکەم دوێنێ بە بۆنەی بڕاستی کێشم بۆ دروستەکە لەلایەن فەیسبوک و لەلایەن نایارەکانەوە نایڵن ئینسان بە ئازادی پەیامەکانی خۆی بگەێنێ ڕوو بە مجتەماع و ڕوو بە خەڵک. هەمووتان بەخێر بێن سەرچاو، ناوێرن بێن سڕاعکەن، سڕاعی فکریکەن، سڕاعی سیاسیکەن، سڕاعی بیر و بۆچوونکەن، یەن ئەیانەوێت دەمت داخن بەڕاستی لە سلێمانی هەولێر بی ئەدکوژن، لە ئەوروپاش بی ئەیانەوێت دەمت داخن بە هەر جۆرێ بێ. ئیتر ئێمەشتا ئەو دەرەجەی کە پێمانەکە لە خزمەتی خەڵکا بین وە قسە و باسەکانی خۆمانەکەین بۆ هەموو لایەکتان. هیوادارم کە بتوانین سوودی هەبێ و ئەم شەویش کۆمەڵی قسە و باسم هەیە لە گۆڕانەوە پێ ئاڕۆم تاوەکو یەکێتی و تاوەکو ژن کوشتن و تاوەکو هەموو ئەمانە بەپێی منطق و بەپێی عەقڵی خۆمەوەی کە بڕوان پێێتی. چەند دقیقەیەک گەوەسین هەتا هەموو ئەو دۆست و ڕەفیقانە کۆ بنەوە بۆی کە بشینە ناو قسە و باسەکان و پەیامەکان بە هەموو لایەک بگەێنین. بەخێر بێن سەرچاو عەزیزان و خۆشەویستانی من. هیوادارم کە ماندووش نەبن بە بۆنەی جەژنی بە بۆنەی ڕەمەزانەوە. ئیترەوە ئەو نشینەمەوە بۆ جەژن بۆ پیرۆزباییەکە گرنگەوەیە کە بە ئاسوودەی بژین و خۆشبەخت بن. من وەکو لە پێشتر وتوومە دیارە عەزیزان و خۆشەویستان بە حکمی ئەو کێشانەی کە لە فەیسبوک بۆم دروست ئەکرێ زۆر جار وای لێت کە مەسەلەن ئەکتیڤ نامێنێ یان خەڵک پەیامەکانی من نابینێ و نایبیستێ لەبەرەوەی کێشم بۆ دروستەکان. بەڵام بە هەر حاڵ ئێمە ئەچنە ناو قسە و باسەکانە هیوادارم کە سوود بە هەموو لایەکتان بکەین. سەرەتا من لە هەواڵە بووبەکرەوە پیاڕۆم کە پارێزگای سلێمانیە لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆی کۆمەڵێک قسە و باسی کرد بەڕاستی ئەو قسە و باسانی تر باوی نەماوە، یعنی وەکو عەقڵ وەکو منطق بەڕاستی باوی نەماوە. سەرەتا لێەوە لەو پیا هەڵدانی ئەوە کە وەکو چۆن بازرگانێک دائانیشێ بۆ کووتاڵەکەی هاوارەکە یان ڕکلامی بۆکە ئاوا ڕکلامی بۆ کوڕەکانی نوێژوان سەفا کرد. من ئێستا ئەم قسە و باسی کە لە سەرەتاوە لەسەر ئەو مۆزوعایی کەم دەبێت هەر ئینسانێکی عاقڵ لەوە تێبگا ئەم قسانەی کە ئەیکەم بە پێی منطقی عومەری سێعەلی و کوڕەکانی نوێژوان سەفا و ئەوانەی گردەکەیە، نەک ڕائەکانی خۆم یا بروو بۆچوونی خۆم. هیوادارم کە تێبگەن قسە و باسەکان چۆنە. ئێمە هەمیشە ئەمانوێت نوێژوان سەفا تاقانە بوو، نوێژوان سەفا دز و گەندەڵ نەبوو، نوێژوان سەفا بۆ پارە تێناکۆشە، نوێژوان سەفا ئامادە بوو کە خۆشیەکانی خۆی بکا بە قوربانی خەڵک، شوێن هەوا و هەوەس و ئارەزوەکانی خۆی نەکەوت. کەچی ئەمان بە پێچەوانەوە عومەرەکان لە گردەکە کوڕەکانی بە پێچەوانە ئەڵێن نەخێوانیە. ئەم سامانە چەند ملیار دۆلاری کە ئێستا هەیە و بەناوی کوڕەکانی وێتی هی نەوشوان سەفایە و دوای مدنی خۆی ئێەتی بە کوڕەکانی یەتی بە کچەکەی. ئێستا ئەمانە ئاوا ئەڵێن لە ڕاستیە. لەم دوو هاوکێشەیە ئەبێ خەڵک قەزاوات کاوە ئەبێ مێژوو وەڵام بداتەوە بەڕاستی. منیش لە ڕوانگەی ڕای ئەوانەوە ئەم قسانە ئەکەم باشە، چونکە من نامەی نمام لەلایە ئەڵێ کاگارامژیان ئەم سامانەی کە هی باوکمانە بەجێشتۆ بۆ ئێمەوتەوە باشە. ئێخۆ ناشکرێ منجەڵ لە کوورە گەرمتر بێ خۆشەویستە. کەواتە بەپێی ئەم منطقی خۆیان من بۆ خۆمە پرسم و پێویستە هەموو ئەو خۆشەویستانی گوێیان لە منەوە و ئەوانشی کە لە دواییە گوێیان لە منەوە بێ لە ڕێگای عەتفەوە بیر نەکەنەوە بەڕاستی. کوردی قوربەسەر و داما و هەروە بیری کردەوە بۆیە ئەوە حاڵەکەیەتی، یا لە ڕێگەی ڕقوقین و نەفرەتەوە بیری کردەوە لە ڕێگەی هەڵچوونەوە، یا لە ڕێگەی عەتف و عەتفگەراییەوە، بۆیە هەمیشە لە مێژوویشە باجەکەی یاوە بەڕاستی. خۆشەویستان باسکردنی کوڕی نوێژوان سەفا لەبەر ئەوەیە کە دزیان کردووە بەڕاستی. ئەوان سامانی ئێمەیان بردووە، ئەوان دەستیان کردووە بە گیرفانمانە. دەنا ئەوانە بەڕاستی هیچ نین لە هاوکێشەکانە، تەنها ئەوێرن کوڕی نوێژوان سەفا ئەگەنا خۆیان بێمێژوون بێ هیچن لە حەقیقەتە باشە. بەڵام لە ڕێگەی ئێمەوە لە ڕێگەی بۆچوونی سەدان هەزار ئینسانەوە کوڕەکانی بوون بە ملیاردەر لەسەر ئەمانە قسەکەین کاشم. ئەگەر ئەمانە پێیان وایە کە ئەم سامانە هی کار نەوشیروان بووە و ئەو بەجێ هێشتۆ بۆ کوڕەکانی کەواتە من حسابەکە ئاوا ئەکەم وەکووتم لە ڕوانگەی عەقڵێتی ئەوانەوە. لە ساڵی 1976ەوە کارنەوشیروان بۆەوە پێشمەرگە تا ساڵی 1991 دەکاتە تەنها 15 ساڵ خۆشەویست باشە، تەنها 15 ساڵ پێشمەرگە بووە. کاتێک کە لە یەشێتی جیا ئەبێتەوە مام جەلال 10 ملیۆن دۆلاری ئەیاتێ
ئەویش لێی ناپرسێ ئەرێ مامە گیان ئەم 10 ملیۆن دۆلارە لەکوێ هێناوە چۆن ئەیدەی بە من ئەم پارە زۆرە ئۆکەی باش ئەمە 10 ملیۆن. بینای دەستگای چاودێری دارایی لە گەڕێکی بەختیاری کە لە گرانترین شوێنی سلێمانیایە و 7 قاتە ئەوەی شیاوەتێ کە لەو کاتە لانیکەم بای 25 ملیۆن دۆلار بووە خۆشەویستە باشە یعنی ئەمە کردیە 35 ملیۆن دۆلار بە پێی منطق قساکەم بە فاکت قساکەم بەڕاستی هەر لە خۆ وەکوڵن ئەوان فریوی قسە فرە نادەم خۆشەویستە ئەمە 35 ملیۆن دۆلار باش. ئەگەر هەر ئەمە واتە ساڵی پێشمەرگایەتی کاکنەوشیوان لەسەر کورد زیاتر لە 2 ملیۆن دۆلار و 250,000 دۆلار کەوتووە ئەگەر بە حاسیبەکە من بە هەڵە حسابی نەکە باشە یعنی هەر ساڵێ بەس تەنها بۆ 35 ملیۆن دۆلارە بەو بینایە و لەگەڵ 10 ملیۆنەکەیە یعنی کاکنەوشیوان مستەفا هەموو ساڵێ 2 ملیۆن دۆلار کەوتووە لەسەر کورد باشە. ئەمە جگە لە خانوەکەی گردی عەلی ناجی کە تایە ئەژین ئەمە جگە لە گردی زەرگەتە کە 122 دۆلار زەویە و ئێستا باقی ملیار دۆلارە ئەمە جگە لە کارگەی چیمەنتۆ ئەرزەی 100 ملیۆن دۆلاری ئەمە جگە لەوەی کە وەختی گۆڕان دروست ئەبێ خەڵکی 10 ملیۆن دۆلار ئەبن بۆ گردەکە بۆ گۆڕانکاری مناڵان دەخیلەی خوان ئەشکن ئێوە بێنە پێ چاوی خۆتان هەموو ئەم سامانە زەرب و تەقسیمکەن بە حاسیبەکەی خۆتان بیکەن بە هی مۆبایلەکانتان بزانن پێشمەرگایەتی کاکنەوشیوان مستەفا ساڵانە و مانگانە چەند لەسەر کورد کەوتووە بەڕاستی ئەگەر ئەمانە حەد لە مامجلالەوە بیگرێت لە کاکنەوشیوانەوە بیگرێت لە مەسعود باجانە بیگرێت ئەگەر ئەمانە پێشمەرگە نەبوونایە ئەیان توانی خۆیان و کوڕ و کچیان ببن بە خاوەنی ئەم هەموو سامانە زۆرە بێگومانیان توانی باشە. من ئەوە ئەزانم کە سەرانی پارتی وێچێتی هەمویان یەک معدەنن باشە ئەمە ئەزانین بەڵام کاکنەوشیوان مستەفا زۆر زیرەکانەتر خاوەنی قەڵەمە خاوەنی کتێبە خاوەنی مێژوویەکە کە هەمومان متمانی دنیامان پێی هەبوو باشە. بەڵام ئێستا پێم وایە ئەم شتانێک کە ئاوا کەوتۆتەوە هەر بە قەولی کوڕەکانی و عومەری سەیعەلیەکان یعنی کاکنەوشیوان مستەفا پیاوێکی فێڵباز بووە و فێڵی لە هەمومان کردووە و سامانی ئێمەی بە ناوی گۆڕانکاریەوە بردووە و یەتی بە کوڕەکانی بەڕاستی ناکرێ ئەم مێژووە هەروە تێپەڕێت و ئێمە وازی لێ بێنین بەڕاستی. لەوەی سەیتر ئەم جەناب تاڵەبانیە یا مەسعود بازانیە هیچ شتێک بە ناویانەوە نییە خۆشەویستان کەچی کاکنەوشیوان هەموو ئەم ماڵ و مڵک و پارانە هەمووی تاپەکەی لە جیفانی خۆیان بووە باشە لە دواییشە هەمووی ئەچێ بۆ جیفانی هەردوو کوڕەکەی و جیفانی کچەکەی باشە باشە کەچی کوڕەکانی نەوشیوان مستەفا چەورەکانی دەوروبەریان دیفاع لەم سامانە دزیەکەن کە خەڵق قوربانی بۆ دا بەڕاستی بۆ ئەوەی کە گۆڕانکاری تیا بکرێت هەیشیانە پێی وایە کە ڕۆژنامە نووسانیەکان ڕێگاکەی نازان خۆیان فرۆشن بۆچی وەعرن بۆ ئەوەی کە کەس جوان نەمێنێ بەڕاستی هەموو کەس خۆفرۆش بێ لە ڕوانگەی ئەوانەوە وەکو خۆیان لە حقیقەتە باشە. بەڵام دێن هەموو ئەم دزینە هەموو ئەم دزینی سامانی گشتیە بە حەڵال ئەزانن و بەڕەوای ئەزانن باشە. جەناب تاڵەبانی یان مەسعود بازانی کڵایان نەکتە سەر خەڵک کاکە ئەوان هەر لە ئەوڵ و ئاوا هێناویانە بەڵام کاکنەوشیوان و سەرانی گۆڕان هات وتیان ئێمە ئەم کۆمەلگای ئەگۆڕین باشە وتیان ئەم کۆمەلگای ئەگۆڕین بەڵام نەتیجەکەیمان بینی کە ئەوەتە کێسایی بینن باشە یعنی ڕێک ئەگەینە ئەو قەناعەتە کە کاکنەوشیوان گۆڕانی بۆ تۆڵەکردن لە جەناب تاڵەبانی این کردووە دروست کردووە لەم ماوەیە خوێندمەوە ئەڵێ کاکنەوشیوان وتوێتی کارێک ئەەکەم بە جەناب تاڵەبانی مناڵە وردەی سلێمانی بەدی تێکردن دیارە ئەو کاری بۆ نەکرا بەڵام وەڵاهی یەکێتی هێنای حاڵی جا و خەریب لە بەرێک هەڵی وەشێنێ. عەزیزانی من خۆشەویستانی من گۆڕان هەر پارەی نەدزی هەر سامانی خەڵکی نەدزی بەڵکو هیوای دزی متمانە و ئومێدی دزی بەڕاستی باشە. ئەو هاتووتی من وەکو پارتی یەکێتی نادزم باشە کەچی خۆی دزە دەچوو. سێری جاکیشان کەن عەزیزان 350 ملیۆن دۆلاری هەیە یەک کوڕی هەیە لێی بێبەری کرد وتی نایم بە کوڕەکەم ئەیەم بە خێر و سەدەقە بۆ خەڵکی نەخۆش و ئەلەم بابەتانە باشە بە 350 کە پارەی خۆشێتی لاکەتا کەچی کاکنەوشیوان مستەفا نەیتوانی ئەو کارە بکە هەمووی یا بە کوڕەکانی ئەمە کوڕەکانی خوان ئەڵەنها منەقم نییە یعنی کاکنەوشیوان وەکو جاکیشانشی پێ نەکرا خۆشەویستانی من باشە. بۆیە عەزیزان ئەم هەموو هاوارە ئەیکەین ئەبێ ئینسان تۆزێ بیر کاتەوە لە ڕاستیە تۆ مەشۆ بۆ 2000 دۆلار کە بدەنێ لە گردەکەەوە یا هەزار بنێ بچی ڕشکەی بەسپی ویژدان خۆشە بۆ ئینسان بەڕاستی ویژدان خۆشە بۆ ئینسان
باش نییە لەم هینەکەیە کابراایەک هەیە بە ناوی ئالاندونۆ بەڕێزان ئەمە فەیلسوفێکە کتێبێکی نووسیوە لە ژێر ناونیشانی مێدیۆکراتی بە کوردیەکەی ئەبێ بە سیستەمی هیچ و پوچی جا ئەمە ڕێک بۆ کۆمەلگای ئەمڕۆی باشووری کوردستان بەڕاستی ڕەوایە هەمە سەعید حەسەنیش وتارێکی کورتی لەسەر ئەم بابەتە نووسیوە کە ئێمە لەبەر ئەوەی دژی کاکنۆشیوان و گۆڕان و کردومان بە دێو کەشی ئێستا گۆڕان و سەرانی گۆڕان پیاوی پاکی پیاوی بنەماڵی باجانی ئەم فەیلسوفە ئەم ئالاندونۆیە ئەڵێ سەرمایهداری جۆرێکی مۆدێرنە لە کۆیلایەتی ئەم ئینسانە پێی وایە ئەوە خەڵکی هیچ و پوچ و بەدکارن کۆمەڵ بەڕێوە ئەبن زۆرینەی ئەوانەی بە پۆشاکی زاناوە خۆیان نمایشەکەن لە بنەوە وجدانیان بە هیچ و پوچەکان بەڕاستی فرۆشتووە ئەمە ڕێک وایە باشە ئەو ئەڵێ لە سەردەمی هیچ و پوچەکانە دەوڵەت دەخرێتە بنهەژمونی کەتی تایبەتەوە بڕۆ سەیری کوردستانی باشوور کەمزانەکە هەمووی دراوە بەکەری تایبەتیانە باشە بۆ لەبەرەوەی سیستەمی هیچ و پوچەکان هەڕەشەیەکی ترسناکە لەسەر ئاکار و ئەخلاقی تێگڕای کۆمەلگا کە کۆمەلگای باشووری بۆ دەردەبردووە کە ئێستا هەمووتان ئەزان باشە حتا ئەڵێ قوربانیەکان هەر چینەکانی خوارەوە نین بەڵکو ڕۆشنبیران و ئاکادیمیەکانیشن باشە ئەو پێی وایە شەڕی ئەم سەردەمە شەڕ لەگەڵ هیچ و پوچەکانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەریکی ئەوەن کام کە زۆر هیچ و پوچە بیکەن بەڕەمز تو وجدانتان ئێستا لە کۆمەلگای ئێمە خەریکی ئەمەنین ها یعنی لە کۆمەلگای ئێمە ئەیانەوێت کێ زۆر هیچ و پوچە بیکەن بە دەسەڵاتدار بیکەن بەڕەمز لەبەرەوەی کە پارەی دزی و تاڵانی پێیە باشە خۆشەویستانی من هیچ و پوچی دنیای گرتوتەوە باشە دەسەڵات لە باشووری کوردستانە بەدەست هیچ و پوچەکانەوەیە باشە هیچ و پوچی بەسەر هەموو بوارێکدا زاڵ بووە لە کۆمەلگای ئێمەیە بواری سیاسی بواری ئاکادیمی بواری ئابووری بواری بازرگانی حتا ئەگاتە بوارەکانی هونەر و ڕۆژنامەگەری و ڕاگەاندن و هەموو ئەمانە لەناو هیچ و پوچیە بەڕاستی ئەوە خۆی خاوکێشەکە باشە هیچ و پوچەکان دەستیان بەسەر هەموو جومگەکانە گرتووە لە کوردستانە بەناوبانگترین زانکۆکانی دنیا لەژێر دەستی هیچ و پوچەکانایە باشە هەروەها ئەڵێ زانکۆ کە ئەبوو گۆڕەپانی توێژینەوەی زانستی و ئاکاری جوان بێ ئێستا هیچ و پوچ کراوە باشە هیچ و پوچ کراوە بەڕاستی ئەوەیە هەر لەبەرەوەی ئێمە هەزاران هەزار کەسمان ساڵانە زانکۆکان دەرەچێن بەڵام هیچ نازان لە ڕاستیە چونکە زانکۆ لە باشووری کوردستانشە هیچ و پوچ کراوە باشە ئینسانی ئێمە فێر کراوە کە تەنها پان کاتەوە ماستاوکەوە بۆ ئەموو بۆ ئەوەی تیکێنانی سەگانەی بەرکەوێ بەڕاستی کەشی هەواڵ ئەبوو بەکر ئەڵێ چونکە خۆی هیچە ئەڵێ کوڕەکانی کاکنۆشیوان زانکۆیان تەواو کردووە باشە عەزیزان کوڕی کاکنۆشیوان هیچ و پوچن بەڕێوەبەری ئەو زانکۆیش کە دەستیان بەم کوڕانەوە تۆ هەر هیچ و پوچە لە حەقیقەتە باشە چونکە ئەگەر بەڕاستی بەپێی مەنتەق ئەگەر وانە بووایە لە ماوەی 24 کاتژمێرە نەبوونا خاوەنی چەندین ملیارد دۆلار وە قبوڵیشیان نەکرد چونکە ئەزانن تا دوادیناری هینی خۆیان نییە ماڵی خەڵکە دزیە تاڕانیە باشە کەشی ئەی خۆن و لەسەریشی ئەژین ئەم زانکۆیە چ قیمەتێکیە بەڕاستی زانکۆیە کە نەتوانێت تۆ جوانی بەرهەم بێنێ ئەبوو چه زانکۆکەیە بەڕاست چ زانکۆیەکە زانکۆی چی ئینسان کە دز بوو جا بە 2000 زانکۆ تەواوکە با هەزاران هەزار شادەی هەبێ کاک هەواڵ ئەبوو بەکر باشە ئینسان کە چەتە بوو کە بێئەمەد بوو کە سپڵە بوو بە هەزاران زانکۆی هەبێ بە هەزاران کتێبیش بخوێنێتەوە بنمونە بۆیە عەزیزانی من کۆمەلگا بە مانای کەلیمە هیچ و پوچ بووە خۆشەویستە باشە قورئانی ئەدڕێنن کشتێکی پاراستنیە کۆ یەکاتەوە باشە کەچی لە کۆمەلگای ئێمە ئەکرێ بەزج ئێمە دژی هەموو سووتاندنێک و دڕاندنێکی کتێبین بە قورئانەکە لەسەر و هەر هەمویانە بەڕاستی بەڵام هەموو ئەمانە ئاراستە کراوە کشوکڕێ سەماکەن کێشەی ئێمە خودی سەماکە نییە کێشەکە ئەوەیە کە هەموو ئەمانە ئاراستە کراوە دوای ئەوە کۆمەڵێ بەناو ئیسلامی یەن لەو جێگەیە نوێژەکەن باشە سێری ئەو مجتەمەعی ئێمە چی بەسەراتوە خۆشەویستانی من بزانە ئێمە لە ناو چی هیچ و پوچیەکە ئەژین باشە بەڕێی خۆم ئیسلام ئاینێکی پیرۆزە هەتا ئەو کاتەی کە میلیە کە مرۆڤانەیە کە بوو بە حیزب ئیتر ئەو حیزبانە درۆکن ئەوانە خەڵکی هیچن بەڕاستی ئەوانە بازرگانی بەدینەوەکەن باشە من هەمیشە دژی ئینسانی درۆزن و ساختم حتا دژی ئیسلامی ساختێشم بەڕاستی ئەوانەی کە ئەمڕۆ بەناوی دین و قورئان و ئیسلامەوە قساکەن هەمووی خەڵکی ساختەیە ڕاستی چونکە ئەم سەردەمە سەردەمی هیچ و پوچیە و سەردەمی پارەپیاکردنە بەناوی دینەوە بەناوی ئایدۆلۆژیاوە بەناوی نەتەوە بەناوی ڕزگای بەناوی هەرموو ئەمانە بەڕاستی
باش عزیزان بۆیە ئەگەر پاتیوێشێتی دزن گۆڕان پاش دزە دز شەریترە لە پاش دز بەڕاستی باشە والله عزیزان لەم ڕۆژانە بیرمە کردەوە باوەڕکە کورد بە تایبەتی کوردی باشوور بیردۆزی ناڕێکیشی بە درۆ خستۆتەوە ئەگەر تۆزێک شارەزێت لە بیردۆزی ناڕێکیە هەبێ لە بیردۆزی ناڕێکیە ئەڵێ لە هەر ناڕێکیەکدا ڕێکیەک هەیە باوەڕکە لە کۆمەلگای ئێمە ئێستا ڕێکیش نەماوە یعنی تەنانەت بیردۆزی ناڕێکیشمان بە درۆ خستۆتەوە ئێمە لەو کۆمەلگای ئێمەیە کە هەمووی لار و خوار و خێچە ئەو کۆمەلگای ئێمە ئەوانێ کردو خۆشەویستە هەمووتان ئەزانە ژنێک و مێردێ لە یەک جیا بنەوە لە هەولێر 15 مای گڕووی تێکا ژنە جیا بێتەوە کاکەوکەی خەزی ئێمەیە بە سەدان کرد لەسەری لەخۆ ئەنووسی و قساکە فڵانە شەڕ و ئەدا سێوەسەری ئەڕوا ئیدی کەس بیری لای موچەکەی لای ئازادیەکەی لای مافەکەی لای ئایندە و لای ژیانەکەی نەماوە بەڕاستی هەمووی مەشغوڵ بۆ بکەوەنەشتی چوو پوش و سەتێەوە تەنها 2 ڕۆژە دوای ئەوە چتە ئەولاوە یەشتی تریێت ئەم دخەریکە بێ ماوەیە شتێکی تریێت چۆن تااقەتان هەیە ئەمە هەموو پۆستە لەسەر ئەو شتانەکە لێرەوە ئەسمە سەر مەسائلی ژن کوشتن و پێ ئەڕۆمە خوارەوە بە پێی ئەو ڕۆ و جیهان بینەی کە لەم کە لەسەری ئارام ئەحمەدای خۆشەویستە لە دوای ڕاپەڕینەوە هەمووان ئەزانین دەرگایە کراوەتەوە بۆ ژن کوشتن باش نییە ئەگەر ساڵی 91تان لەبیرێت بەدەیان ژن کوژران لە کوردستانە و ئێستا پیاویشە لە کوژێ بەدەستیشن بە درێژایی ئەم 30 ساڵە زۆر بوون ئەو ژن و پیاوانەی کە قسەیان لەسەر مەسەلەی ژن کوشتن و ئینسان کوشتن لە کۆمەلگای ئێمە کردووە زۆرن ئەوانەی کە بەزارێکی دژ بوون باشە بەڵام سات بە سات هەر جیاکان کوشتنانە هەم ژن کوشتن پیاو کوشتن سوزانم مرۆڤ کوشتن کەس کوشتن خزم هەر زیاد دەکا بەڕاستی دەبێت ئێمە بزانین کە مەسەلەکە چییە ئەم خوێن ڕێژیە بۆچی ئایا هەر بەڕاستی ئێمە توانیومانە لەسەر ئەم خۆ کوشتن و کوشتنانە قسەیە بکەین توانیومانە ئێمە هوشیاریەک بدەین بە کۆمەلگا کە دەست لە مەحڵ بگرێ من ئەم شەو لەم قسە و باسانە ئەمەوێ هەندێک گفتوگۆ لە خزمەتی ئێوەیە بکەم بە پێی ئەم تێگەیشتنی خۆم بەڕاستی ئەوەی کە من لێ کۆڵیومەتەوە و ئەوەی کە من سەرنجم داوە و هەوڵم داوە بۆشی بخوێنمەوە بە تایبەتی لە کۆمەلگای ئێمەیە تێگڕای پەیوەندیەکان بەم جۆرەیە هەر ئەمەیشە دوجار وێرانەی بەرهەمهێناوە کوشتنەکان تووڕەبوونەکان ئازاردانەکانی یەکتر هەر هەمووشی بەرهەمی ئەمانەیە کەن بۆتان باسەکەم باشە ئێمە عەزیزانی من بۆ باسکردنی هەر برینەیە سەرەتا ئەبێ بگەڕێنەوە بۆ دروستبوون و هۆکارەکانی ئەو برینە دوای ئەوەی کە دەدریشانمان کرد اینجا بگەڕین بۆ چارەسەریەکانی عەزیزان لە کۆمەلگای ئێمەیە حەز لێکردن ساختەیە باشە خۆشەویستی و عشق ساختەیە شوکردن و ژنهێنان ساختەیە هەتا خۆشەویستی مناڵ کژیان کوڕ بۆ باوکو و دایک دیسان ساختەیە هی دایک و باوک بۆ مناڵ دیسان ساختەیە چی ئەڵێ ئەمەوانیە 10 ساڵ ئامادەم گفتوگۆی لەگەڵا بکەم تەواوی حەزەکان بۆ یەکتر ویستن ساختەیە هەمووی کاتیە بە پێی ڕۆژگارکارە بێتەوە لە پشت هەموو ئەمانەوە جۆرێک لە خۆویستی لە ئەنانیەت لە قازانجپەرستی خۆی مەڕاستداوە و یاری بە شتەکانەکە بۆ شتەکان ئەجۆڵێنێت باشە ئەم ساختەکاریە هەموو ئەم تەنانەی گرتوتەوە کە هەن لە کۆمەلگای ئێمەیە باشە بێ ئاگایشە لەوەی کە چی ئەگوزێنێت و هەموو ئەوانەیشی کە گوایە دژی ژن کوژی و پیاو کوژین بەدەستی یەکتر هەر هەمویان ساختن باشە هەرچی هەستە بۆ یەکتر لەم چوارچێوەیەدا تەنها ملکەشانەیە شەرمنانەیە و ترسنۆکانەیە بەڕاستی عەزیزانی من ئێمە بە ساختە خۆشمانەوێت بە ساختە عاشق ئەبین بە ساختە ژنەهێنین بە ساختە شو دەکەین بە ساختە کەسایەتی و هاوڕێتی ئەەکەین باشە ئێمە لە مێژووە باجی ئەم ساختەکاری ئەدەین لە ڕاستیە خۆشەویستە هیوادارم بە دیقەتەوە گوێ بکەن هەتا ئەمانە بە ساختەی بمێننەوە دڵنیاتانەکەم لەوە کە کوشتن و بڕین و یەکتر سڕینەوە و ڕۆحی شەڕەنگێزی و ڕۆحی گەاندنی ئازار بە یەکتر هەروە ئەمێنێتەوە و هەروە باڵایە و هەروە درێژاکێشێت باشە نەبە هاواری تیڤیەکان نەک بەوەی کە چوار پۆسی گەمژانە وەک دڵتەنجی و نەڕەزایەتی دژی کوشتنەکان ئەم مۆزوعان لە ناو نابە بەڕاستی عەزیزانی من خۆشەویستی زائید عشق زائید هەست زائید حزب دەبێ گەردوونی بێ ئەگەر ئەمە نەبوو واتە کولی ئەم مۆزوعانە
عیلاقەی هەیە بەسەر مەسەلەی مادیەتەوە بەڕاستی پیاوی گەردوونی یا ژنی گەردوونی باشە ژن یا کچی خۆی خۆش بوێ لەسەر هیچ پۆستێک بەڕاستی ناهێنی ناکات لەسەر هیچ پۆستێک لەسەر هیچ حەزێک ئەوە ناکە ببوورە باو تەلەفۆنە داخم خۆشەویستان ببورن ئەوە تەلەفۆنم بۆ هات بۆی لێم تێک دەچێت باشە بەڕاستی پیاوێ ئەگەر سروشتی بێ ئەگەر گەردوونی بێ بەڕاستی نەژنی خۆی نەکچی خۆی لەسەر هیچ شتێک ناکوژیت باشە کچ و کوڕ باوکیان گەردوونی خۆش بێ نایفرۆشن بە هیچ شتێک نایگۆڕنەوە بە هیچ شتێک باشە تۆی پیاو ئەگەر لە هاوسەرەکەت ئەگەر لە کچەکەت ئەگەر لە خوشکەکەت ئەگەر لە هاوڕێکەت نائومێد بووی مەیکوژە باشە ئەو کەسە ئیتر هی تۆ نییە چونکە تۆ لێی نائومێد بووی یعنی ئەو کەسە هینی تۆ نییە کەواتە بڕۆ عاشقەکەتی لێوەربگرەوە خۆشەویستی لێوەربگرەوە مێردایەتی لێوەربگرەوە باوکایەتی لێوەربگرەوە هەموو ئەو عشق و خۆشەویستی کە بۆت هەیە لێوەربگرەوە پێویست بۆ ناکە بەڕاستی بیکوشی باشە چونکە هەستەکانی ئینسان بێسنوورن ئازادی بەخشن بەداخەوە کە ئێمە بەڕاستی نیمانە باشە یەکەمین جار هەموو تاشێکی کورد ئەبێ ئەو ڕاستیە بزانێت کە سروشتی کۆمەڵایەتی ئێمە سروشتێکی زاڵمانەیە باشە و بایەخ بە ژیان نادا ئەوێ ژیان ناشینکە بەڕاستی بۆ چونکە ئێمە بێهەستین هەستمان نیە بەڕاستی باش نییە کۆمەڵگای ئێمە پیاومان وەک باوک وەکو برا وەکو کوڕ وەکو مرد ژنمان وەکو ژن وەکو دایک وەکو کچ وەکو خوشک سەرتاپا بێهەستە باشە هەستەکانیان هیچ مانایشیان نییە لە پەیوەندی کۆمەڵایەتیە لە پەیوەندی خێزانیە هەستی باڵا بەڕاستی غائبە ئەوەی هەیە جۆرێکە لە بەزەی یان جۆرێکە لە بەیەکەوە بوون یان پێداویستی بە یەکتر یا بەکاربردن یا ڕۆتینیات نەک هەستێکی بەڕاستی باڵای ئینسانی باشە ئەو هەستەی کە پیاو بۆ ژنەکەی ژن بۆ پیاوەکەی باوک بۆ کچەکەی بۆ کوڕەکەی کوڕ و کچەکانیان بۆ باوکیان هەیانە سەرتاپای بەڕاستی ساختەیە جۆرێکە لە بەرژەوەندی جۆرێکە لە ئەنانیەت جۆرێکە لە ترس جۆرێکە لە ناتەندروستبوون و بیماری بەڕاستی یعنی باڵانیە خوشک بۆ برا بۆ خوشک هەروایە لێرەوەیە کوشتن و سڕینەوەی یەکتر باڵاکە و بەڕاستی ماناپەیاکە و ئەو کۆمەڵگایەکە ئیبینی ئەوەیە کە حاڵەکەتە نەبینیت باشە کە تۆ مناڵت ئەبێ باشە ئیتر ئەو دەبێتە یەکەم ئەم خوشک و برایی زوو ئەمانەی کە بەیەکەوە خێزانە بوون ئەمانە بۆ خۆی ئەچن بەلای ئیشی خوانەوە نامێنێت کۆتایی بە خێزانیە بۆ خێزانی دووەم بەڕاستی باشە هەموو ئەمەش بەڕێی خۆم بێهەستیە و بێشعوریە و بەڕاستی بێهۆشیە عەزیزانی من تۆ سێری ئەوروپا بکەن کە من خۆم 26 ساڵ زیاتر تیایش باشە هەست لە ئینسانی ئەوروپیا بەتەواوەتی وشکی کردووە و نەماوە ئەگەر لەبەر یاسا لەبەر زیندان کوشتنی ژن و کچەکان نین یان کەمن بەڵام بە جۆرێتر بێهەستی هەمویانی کوشتووە خۆشەویستان بێهەستی تاشی ئەوروپای بەتەواوەتی وێران کردووە لە یەکتری دایبڕیون پارچە پارچەی کردوون دووری خستونەتەوە لە یەکتر باشە خۆشەویستی عشقی خێزانی هەموو ئەمانەی کوشتووە لەبەر یەکی هەڵوەشاندووە کچەکەت کوڕەکەت پەروەردە ئەەکەی ئەڕۆن هەر نایشی ناسن بەڕاستی لە ناو خۆشماندا هەیە هێندە بێهەستە ئەم شتانە بە ئاسایی ئەبینێ لە فەیسبووکە ئەیبینم باسی ئەوروپا بە میهمی ئەکا ئەلەسەر ئەوروپا ئاوایە بەڵام دەڕاستیە ئەو بخۆی بێهەستی عەزیزانی باشە لەبەر چیشە لەبەرێککە هەستەکان نەماون باشە مرۆڤ ڕوود بۆتەوە لە هەست ڕوود بۆتەوە لە شعور ڕوود بۆتەوە لە خۆشەویستی ڕوود بۆتەوە لە عیشق و ئەوین بەڕاستی ڕوود بۆتەوە لە خۆشەویستی گەردوونی باشە ئەگەر مناڵەکان ئاوان باوک و دایکەکانیش بۆ پێش خۆیان وابوون بەکەمێ دەستکاریەوە جیل بە جیلیش تابێ ئەنتەرنێت ئەوەندەیکە شتەکان وێرانترەکە بەڕاستی باشە ئێوە دیقەت بدەن خۆشەویستانی من ژن و پیاوە بە خواستی خۆیان بە ناوی داستانی خۆشەویستی و عیشقەوە بە یەکەوە ژیان دروستەکەن واتە خێزان ئەمانە وا ئەزانن تەواو عاشقی یەکترینن وا ئەزانن کە ئەمانە بە یەکتر هەڵ ناکەن دوای ساڵانێ لەسەر شتێکی هیچ و پوچ لە دەرەوەی خواست و بەرژەوەندی یەکیشیان تەواوی خێزان بەیەکەوە بوون عیشق خۆشەویستی دڵسۆزی لەبەر یەک هەڵدەوەشێ ئەبن بە دوژمنی یەکتر باشە بۆ لەبەرەوەی هەستی ساختە خۆشەویستی ساختە عیشقی ساختە ترس لەمانەوە و تەنهایی دروستکردنی مناڵ خاڕیبوونەوە لە سێکس باشە هەزار پاتەبوونەوەی شتەکان و پەیوەندیەکان ئەنانیەت و قازانجخۆری بەرژەوەندی سێکسیەکان بەرژەوەندی خۆشەویستی و عیشق
لە بناغەوە سەتاپا ساختە بووە خۆشەویستانی من باشە چونکە هەست وەکو لەسەرەوە باسم کرد هەستی باڵای گەردوونی لەوێشەوە هزر ڕازگۆیی تا ئازادی مانەی نەبووە و هەموو شتەکان لە دوایە دایاڕخێنێ خۆشەویستانی من تۆ مناڵە دروستەکەی دیارە خواستەکە هی باوکو دایکە باشە سەدان جار ئەم مناڵە ئەکەیتە باوەشت باشە بەری پێ و ژێر پێی هەزاران جار ماچەکەیت هەرچی ڕێگا هەیە بۆ بەخێوکردنی ئەم مناڵە ئەگەیتە بەر بەس بۆی خواستەکانی بەدی بهێنیت باشە هەتا درۆی بۆکەیت جای وایە دزیشی بۆکەیت وەکو لە کۆمەلگاکان ناباوە باشە هەتا دەستیشی بۆ بڕێ هەیە باش نییە هەرچی کاری ناجۆر هەیە ئەیکەی تاکو ئەم مناڵە گەورە بکەیت کەچی دوجار پێ دەڵێ جا نەتکردایە خۆت ئەنانی بوویت بۆ خۆت و کردووە خۆ من نەموتوە بیکە خۆ من داوام لێ نەکردووی جایان باوک نەبوویتایە ئەبێ بیکەی یان دایک نەبوویتایە باشە ئەم جۆرە یعنی بێهەستی یعنی ئەوەی کە هەستە بەڕاستی نییە سیرەکە لەوەی شایە خۆشەویستانی من جارێکی تر ئەم کوڕە یا ئەم کچە کە ئەم قسانە بە باوک و دایکی ئەڵێن خۆیان ئەچن ژنەهێنن خۆیان ئەچن شوئەکەن سەر لە نوێ خۆیانیش مناڵ دروستەکەن دەی عەزیزەکەی من ئەگەر ئەوەی باوکو و دایکی تۆ کردویانە خۆت وتەنی ئەنانیەتە تۆ تەکلیفی نەکردووە بیکەن نەیان کردایە ئەم بێمنەتیە ئەی بۆ خۆت ئێستا هەمان یاری ئەەکەیت بۆچی هەمان وازی ئەەکەیت بۆ دووبارەی ئەەکەیتەوە هەڵەکانی باوکو و دایکی کە تۆ خۆت پێ دوایە هەڵەیە بەڕاستی بۆ ئەشی شو ئەەکەیت بۆچی ئەشی ژنەهێنیت ئەی بۆ مناڵ دروستەکەیت ها کاتە تۆ بێهەستی بەڕاستی تۆ بێشعوری بۆیە هەموو ئەوانە بێمنەتی ئەی لە قەڵم بەڵام دووبارە خۆشی ئەچی هەمان ئەوەی کە تۆ پێت هەڵەیە دایک و باوکو کردویانەوە ئەنانیت بۆ مناڵان دروست کردووە تۆش خۆیت مناڵەکە دروستەکەیت باشە مەناعەتە نییە شێخ و مەشایخشم کەڕێ بۆی مناڵە هەبێت چ کوڕبی چ کەس بیت ئەی بۆچی ئەوواکەی مەسەلەکە بێهەستیە بەڕاستی ئەوە کەواتە هەموو ئەمانە بەڕاستی بێهەستیە خۆ دەرباسکردنە ڕاکردنە پاساوە بۆ بێهەستی بۆ سپڵەی و بێ ئەمەچی باشە بۆ خۆشەویستی درۆزنانە بۆ عشقی درۆزنانە بۆ بەیەکەوبوونی درۆزنانە بەڕاستی باشە خۆشەویستانی من لە هەر کۆمەلگایەکە ئەخلاقی سیاسی نەبوو ئەو کۆمەلگایە تاک بە تاکی بێهەست ئەبێ وەک کۆمەلگای باشوور چونکە هێزی عەقڵ زائیدە بە هەست باشە بە هەستی باڵا من لە ئێوە پرسم هەمووتان بۆ تایە بیرکەنەوە خۆشەویستان بۆچی لە کۆمەلگای کوردی ئێمەیە درۆکردن باڵایە و بۆ شتێکی ئاساییە درۆکردن وەکو وایە تۆ ئۆکسیژین هەڵمژی بەلاتەوە ئاساییە لەبەر ئەوەیە کە ڕازگۆیی لەگەڵ هەست دوانەیەشی لە یەکدا نەبڕاون هەست و ڕازگۆیی بێ یەکتر نابن کاتێ هەستت نییە باشە ڕازگۆییشت نییە کاتێ هەستت نییە درۆت هەیە کاتێک ئەمانە هیچیان نییە تۆ کوشتنت هەیە چونکە ئازادیت نییە باشە سێریکەن خۆشەویستان لەم ڕۆژانەیە کە ئاگامان لێ بووە باوکێ بە کچەکەی ئەڵێ وەرە نان بخۆ باش هەڵبەتە کێشەیەکێ لە پشتی ئەمەوە باسەکە تەنها وەرە نانەکە بخۆ ئەمە نییە بەڕاستی کچەکە ئەڵێ من نایم نان ناخۆ باوک هەڵەسێ شەقی لە کچەکەی هەڵەدا ئەم باوکە بێهەستە ئەمە کە لە دهۆک بوو لەکوێ ڕوویە کە کچەکەی تۆرا بڵێ باوکی شەقی تەڵا بەسەر ناخوات کچەکە لە داخی ئەم شەقا هەڵەسی ئەڕوات ماڵ بەجێ هێڵێ ئێمە وتمان باوکەکە بێهەستە شەق لە کچەکەی هەڵەدا ئۆکێ ئەممان قوبڵە بێهەست بوو باوک و شەقی لە کچەکە هەڵا کچەکە لە داخی ئەم شەقا هەڵەسی ئەڕوات ماڵ بەجێ هێڵێ ئەم کچێش بێهەستە دوجار کادانەوە بەرامبەر بە شەقێ خێزان بەجێ هێشتن بەرامبەر بە شەقێ بەڕاستی بێهەستی و بێشعوریە وەک چۆن شەقەکەی باوکی بێهەستیە بەڕاستی چوونە سەر شەقام و کۆڵانەکان چوونە ماڵی هەر ناکەس بەچەیەک بێهەستیە چکە کێشەکان لێرەوە بەڕاستی چارەسەر ناکرێت دوجار ئەم ڕووداوە ئەگاتە میدیا و سۆشیال میدیا وەک ئەوەی باوکەکانی تر هیچیان شەق لە کچەکانە هەڵ نەدەن لە هاوڕەکانە هەڵ نەدەن لە دراوسەکانە هەڵ نەدەن لە کەس هەڵ نەدەن بەڕاستی وەک ئەوەی هیچ کاتێک ئەمانە ئازاری کەسیان نەدابێت دەیان بێهەست وەک ئەو باوک و کچە بێهەست بێن باسی ئەم مۆزوعاکەن دەکەون جیاتی باوکە بێهەستەکە و دیفاع لە کچە بێهەستەکەیەکەن بۆی چوار کەس بڵێ ئافرن بەخوا تۆ مۆدێرنی تۆ دیفاع لە ژن و لە مافەکانیانەکەیت باشە مێژوویەکە خۆشەویستان ئەمە دووبارە بێتەوە ئەمە 100 بارە بێتەوە ئەمە 1000 بارە بێتەوە بەبێ ئەوەی هێندایی چڵەپوشە قورسایی
ئیسفادە بووە بەڕاستی بۆ پێشکەوتنی ئەم کۆمەلگایە باشە خۆ ئەگەر ئەوەی لە میدیاکانەوە لە تیڤیەکانەوە لە سۆشیال میدیاکانەوە بەڕاستی هەست هەبوایە ئەبوو تەئسیری هەبوایە لەسەر مجتەمع تەئسیری هەبوایە لەسەر باڵاکردنی ئەو کۆمەلگایە بەڵام نیەتی باشە وەڵامەکەشی زۆر ئاسایی ئەوەیە چونکە خۆشیان لەو لەشکرە بێهەستەکان و هیچ قورساییەکیان نییە بۆ کۆمەلگا تێگڕا خەریکی کوشتن و ڕسواکردن و بێحرمەتکردنی یەکترن لەو کۆمەلگای ئێمەیان خۆشەویستە باشە هەموو ئەوانەی کە گوایە دژیژن کوشتن و تونڕەوین چونکە لە ناخی خۆیانە بێهەستن دیسان هەر تونڕەون چونکە تەمسیلەکەن چونکە ئازار بەخشن 100 ساڵ بنووسن و پۆستکەن ناتوان هێندەی تۆزێ بەم بەلبەلێتی بگرن کە ئێستا لە کۆمەلگای باشوورە هەیە ئازیزانی من هوشیاری لە ئاستی هەستایە هەست و هوشیاری وەکوتم دوو باڵی باڵندەن و بە یەکتر نابن یعنی بەبێ یەکتر ناڕ کە هەستت نەبوو هوشیاریشی نییە کە ئەم دوانت نەبوو ئازادیشی نییە تاوا کە تۆ نیتە تۆ نە هەست هێنە هوشیاری ئازادی چۆن لەگەڵێتەوە تەحەکومی پێوەکەی تۆ کە هەستت نییە تۆ یەکە هوشیاریت نییە چۆن باش ئەدەیت و داوای ئازادیەکەی یەکسەر ناتوانین باشە وەرە من بە ئێواڵێم کام لە ئێمە توانیمانە جوانترین هەستی باڵا و مرۆڤانە پێشکەشی بەرامبەرەکەمان بکەین کام پیاو پێشکەشی هاوسەرەکەی کامژن پێشکەشی پیاوەکەی باوک پێشکەشی کچەکەی کچەکەی پێشکەشی باوکەکەی یا دیاگە هەموو ئەمانە بە پێچەوانەوە باشە ئەگەر یەک مرد یەک باوک یەک برا هەبێ جوانترین هەست بە ژنەکەی خوشکەکەی کچەکەی ببەخشێ هەم ژنەکەی هەم خوشکەکەی هەم کچەکەی لەم هەستە تێناگەن باشە پێچەوانەکەشی هەروایە ها نەک بڵێم هەرتەنها بۆ پیاوەکەیە ڕەنگە خراپتیش بێت چونکە ترس ڕێگە بە کۆمەڵی مەوازە نادا بۆ ئەمە وایە چونکە هەستی گشتی کۆی کۆمەڵگا بەڕاستی غایبە باشە تۆ ئەگەر هەستی باڵای بێتێ لێ تێ ناگا لێ ڕاکە نایەوێ پێی هەزم ناکرێت باشە چونکە لەگەڵ هەستی درۆینە ڕاهاتووە ئێمە هەمیشە ئینسانی کۆمەلگای ئێمە دوو ڕووە ئەو ڕووی بەدەرەوەیە کە کۆی کۆمەلگا قوبوڵێتی ئەو ڕوێشی کە عەسڵەکەیەتی لە تاریکاییە بۆیە هەموو تاکێکی ئێمە دوو ڕووە بەڕاستی باشە سەری جیابوونەوەی ژن و پیاوەکان بکەن باشە عەزیزان هەمووی بێهەستیە هەمووی بە درۆ خۆشویستن هەمووی بۆ خاڵی بوونەوەی لە شەهوەت باشە بۆیە هەتا هەستی مەزن هەتا عیشقی مەزن نەبێ تا عەشق و هەستی مەزن نەبێ ئازادیش نابێ هەموو ئەمانش گرەی خواردۆ بەیەکەوە بەداخەوە بەڕاستی ئاوایە تۆ 20 دانە ساڵ کشێ پەروەردەیەکەی چ کردەیەکەی وا بکاتەوە پشیەم کشە بکوژیت تا نسخەی ناتێگەیشتنە بێهەستیە بەڕاستی بێهۆشیە تۆ چۆن دێی داوای ئازادی مافەکان و ئەم بابەتان ناکەیت واتە تۆ بێ هەستێکی باڵای گەردوونیت هەبێ تا عاشق بی تا خۆشی بوێ دەبێ هەستێکیان ئەمانە هەبێ هەتاوەکو بڕوا بە ئازادی هەبێ بەڕاستی ئێوە هەمووتان بیرکەنەوە بۆ تاوێ هەستی درۆینە هەستی مجاملە هەستی دووڕووی چەندە لە کۆمەلگای ئێمە برەوی هەیە چەندە باڵەیە باشە ئێشتا شەوانەی ئەو کۆمەلگای ئێمە لە خزم و خوێشەوە لە دەر و دراوسیەوە لە هاوڕێ و لە نازانم شیوشی ئەوەنەوە هەر هەمووی سەرقاڵی شکاندنی یەکترە بە هەمومانەیەک باشە چونکە لە بناغێشەوە هەستیان نییە دوای ماوەیە گۆخوان ئاشتە بنەوە یەک ملیۆن بێحرمەتی بەیەکترەکەن هەفتەیەکی تر ئاشتن یەک ملیۆن سوکاتی بەیەکترەکەن دوو هەفتێکە ئاشتن 6 مانگە ئاشتن بۆ لەبەرەوەی هەستەکان درۆینەیە هەستی ئینسانی واقعی نییە بەڕاستی بۆیە ئاوایە هەمووشمان ئەو ڕاستی ئەزانین کە یەکێتی و پاتی بۆ کوشتنی هەستەکانی ئێمە دروست بوون باشە بەڵام کۆمەلگای بێ هەست خۆی دروستی کردووە باشە شەڕیش ئەکەن ئاشیش ئەبنەوە چونکە هەمویان بێ هەست و بێ شعورن بەڕاستی ئەم یەکێتی نیشتیمانیە لە دوای ڕاپەڕینەوە کە من خۆم بیرمێ و گەنج بووم تایە بەدەنجنی ترۆر کرد بە ناوی شەرەفەوە بە ناوی بەعسی بوونەوە باشە بەڵام دوجار هەرچی بەعسی و ئەنفاچی و جاش و خاین بوون بە پارتی بوون بە یەکێتی خۆشەویستان و ئێستش یانیان خۆشرە لە سەردەمی جاشایەتەکە باشە ئەو بنەماڵی بازانیە تەنها لەو ژنانەی قۆشتەپە کە بەجێ مابوون لە ئەنفالەکان زیاتر لە 85 ژنیان بر لە بادینیان هەمویان کوشتن و کردیان بەژێر خۆڵەوە یەک کەسیش مێتەکانی نەبینین ئەمانەش کوشتنیان پەرە پێدا بەڕاستی لە سلێمانی ژنیانە کوشت بکوژ ئەچوو بۆ هەولێر بۆ لای پارتی لە هەولێر ئەیکوژ ئاها بۆ سلێمانی بۆ لایشیتی ئاوایانەکە بەڕاستی ئەوەی لەو کۆمەڵگای ئێمە دەستی بڕوا پارەی هەبێ بڕوا بکوژێ بۆ خۆی دوای پارەکە بدە سڵحکە لەگەڵیا فڵانە مەسئولکە بە گژیا ئاسایش نایگرێ پۆلیس نایگرێ بۆ چونکە پارەی هەیە چونکە دەکی مەزبوطە چونکە مەسئولێکی یەکێتی یا پارتی ئەناسێ لە پشتمی بەڕاستی چونکە سەر بە فڵانە عەشیرەتە
بڕۆ بە ئارزوی خۆ بکوژە هاتە عالەیە ئەگەر فەقیر بێ بە نمونە بڕۆ کشەکەی بکوژە کوڕەکەی هیچی بۆ ناکرێت دەسەڵات لە پشتێتی پارەی هیچی بۆ ناکرێت بەڕاستی چکەوانە بێهەستن بەڕاستی لێرەوەیە کە هەست نەبوو عەقڵ ژیری ئەکوژن دوجار ئازادیش ئەکوژن بەڕاستی ڕێک ئەوەیە کە پارتیەکەتی ئەو کۆمەلگایە بە هەستێکیان کردیان بەرامبەر بە خۆیان بەڕاستی کە هەستێکیشان باجەکەی ئەدەن چ پارتی چیەکێتی و چ کۆی کۆمەلگا بەڕاستی باجەکەی ئەدەن بۆیە هەستی ئێمە عەزیزان سروشتی نییە ئێمە لە سروش دوور کەوتوینەتەوە بەڕاستی هەتا ئێمە سروشمان پیس و ناشین کردووە باشە ئەوایە بۆیە هەتا ئەم هەستە باڵا نەبێت و ئینسان هەست بە هەست نەکات و شعوری خۆی کۆ نەکاتەوە بڕواتان نەبێت ئەم خوێن ڕێژێ هەروە بەردەوام بێت ئەم یەکتر فڕێدانە هەروە بەردەوام بێت باشە بۆیە بە چوار تێکست و قسەی من و تۆ ئەوانە بەڕاستی ئەم هەستە بۆ ناکرێتەوە ڕەنگە تۆ شەق لە مناڵەکە هەڵ نەدەی ڕەنگە لە ژنەکەتی هەڵ نەدەی باشە تاو کاتێکە جۆر ڕایڵتن ڕەنگە ئاسان هەرتیان هەڵ نەدەی بەڕاستی بەڵام هەستەکانی ترت زۆرن کە شەق لە خەڵک هەڵەدەی باشە کە سوکایەتی بە مرۆڤەکانی تر ئەەکەی بەڕاستی باشە هەست چییە هاتە وەکو ئاوەس وەکو کارلێکردن لە ناخی ئینسانەکە بەڕاستی باشە وەکو جوڵاندنی ڕۆح وەک ئەوەی کە پەیوەستی بە هەموو ئەو بارەی ئینسانیانەوە بەڕاستی باشە عەزیزان تاکی ئێمە بەڕاستی تاکی ئێمە وێرانە تاکی ئێمە تووڕەیە تاکی ئێمە بێ ئارامە تاکی ئێمە نیگەرانە تاکی ئێمە دڵشکاوە تاکی ئێمە فڕێدراوە باشە هەست و شعوریان بەڕاستی سفرە باشە نییانە تاوکو بیبەخشن بە یەکتر عەسڵ لێشی تێناگەن باشە خۆشەویستەکانیان زۆربەی زۆری هاوڕێیەتیەکان خزمایەتیەکان کەسوکاریەکان هەتا ئێستا خوشک بێتەوە تا باو کوڕەکەی خۆی کوشەکە لەسەر مەسەلەی عەزە و زەویزار لەسەر کوڕی خۆ کوژی لەسەر عەزە و زەویزار باشە کەواتە هەموو مەسەلەکە بەژۆنی تایبەتە مەسەل ئەنانیەتە بەڕاستی مەسەلە بەزەیی ڕووکەشانەیە باشە خەڵکی ئێمە بەدبەختن بەمانای کەلیمە چارەڕەشن لە واقعە دێن یەکترە کوژن ژێن چەقۆ لە یەکتر ئەدەن دێن ئازار بە یەکتر ئەگەێنن یەن بە میزاجی خۆیان ئەدوێن باشە نائارامی تووڕەبوونەکانیان دڵشکاویەکانیان دڵتەنگیەکانیان نەبوونیەکانیان تووڕەبوونی و هەژاریەکانیان لە یەکترا خاڵیەکەنەوە باشە عەزیزان خۆ دنیای هەست بەساوە بە دنیای ڕۆحەوە باشە یعنی هەستەکانمان دنیای ڕۆحمانە کە هەستت نەبێ ڕۆحیشی بیمارە ڕۆحیشی نییە بەڕاستی باشە ڕۆحیشی نییە بۆیە کوشتنی ڕۆحەکان بەلای ئێمە بۆ بەشێکی نۆرماڵ و ئاسایی ژن بێ کوژین کچ بێ کوژین مێرد بێ کوژین اینجا کە هەستمان نەبوو بەڕاستی ئێمە کەڕولاڵین نەدەبینین نەدەبیستین نەقساکەین بەڕاستی سێریکەن عەزیزانی من ئێمە دایمە ئەڵێین ئێمە دایمە قساکەین دایمە دەممان نەجوڵێت باشە ئێوە قەت لە خۆتان پرسیوە ئێمە بۆ دایمە قساکەین ئێوە بۆ دایمە دەممان نەجوڵێ قەت لە خۆ پرسیوە بۆ تۆ لەسەر هەموو شتێ پۆستەکەی بۆ لەسەر هەموو شتێ قساکەی ها قەت بیری لەمە کردوتەوە قەت ئەم پرسیاتان لە خۆتان کردووە ئێمە بۆ شێمە دەممان نەجوڵێ تەنها ئەگەر تۆ بۆ یەک شت خۆشەویستە لەبەر ئەوەیە کە لە ڕاستیە ئێمە هیچ ناڵێن باشە لە ڕاستیە هەموومان کەڕولاڵێن با دایمە دەممان بجۆڵێت با دایمە هاوارکەین با دایمە قسە بکەین بەڵام دوجار ئێمە هیچ ناڵێن هەموو مشکلەکەی ئێمە خۆ گەشتێکمان بوتایە بە درێژایی ئەم مێژووە ئەبوایە سانتیمەتێ بچینێتە پێشەوە لە هەموو ئەم مەیدانە سیاسی و کۆمەڵایەتیانە بەڕاستی ئێمە هیچ ناڵێن ئێمە هەر قسەکەین هەر قسەکەین بەڵام هیچ ناڵێن بەڕاستی هیچ ناڵێن ڕۆژانە بە سەدان پۆست لەو فەیسبووکە ئەبینمێتە بەردەستم هەمووی هیچ و پوچە هەمووی قسەی قۆڕە هەمووی بێماناییە هەمووی خۆخاڵیکردنەوەیە هەمووی چەنەبازیە و چەنەبازیەکانی ئالام ئەحمەد باشە هەمووی زۆر بڵەییە لە دوجارە ئێمە هیچ ناڵێن لە حەقیقەت بۆیە ئەوەندە ئەڵێن لەبەرێکی هیچ ناڵێن باشە هەچی هەستە ئێمە چیمان لێ کردووە هەست گریان پێکەنین سۆس بەزەی سارد و سڕی کاکە بێزاری کاکە ئازایەتی و ترسنۆشی دڵتەنگی و تەنیایی خۆشەویستی سەرکەوتن ژێرکەوتن هەموو ئەم هەستانەی ئێمە هەر هەمووێژە پرسیارەیە حەز لێکردن شادمانی خۆپەرستی دڵیەشان عاجز بوون فڵان و فیسارەکان ناسکی سێکس فڵان هەموو ئەمانەی ئێمە بەڕاستی لێژە پرسیارەیە باشە لەمانەش بەدەر با پرسیارە لە خۆمان بکەین عەزیزان باشە بۆ مەگەر ئێوە هەر سەرقاڵی شکاندنی یەکتری نین بە وجدانتان پێتان ئەڵێم هەر کەس دەست خاسەی وجدانی خۆی ئێوە بەڕاستی سەرقاڵی شکاندنی یەکتری نین
ئایا کاتەکانتان تەنها بۆ زەمی یەکتر نییە بۆ شکاندنی کەرامەتی یەکتر نییە تو شەرەفتان سەقاڵی سوکاتنین بە یەکترین بە ناوی خۆتان و بە ناوی خوازیارەوە بە پێیجی زۆڵ و بە نامەن باوتانەوە تو شەرەف هەر خەریکی ئێوە نین بۆ ئێوە چی ماوە بە یەکترینەکەن بەس بە خۆتان هەڵێ بۆ شەوانە و ڕۆژانە کەسیاتێکی ترۆر ناکەن بۆ ڕۆژانە و شەوانە هەزاران دڵ ناشکێن بەڕاستی تو شەرەفتان هەزاران یەکتر ناومێد ناکەن والله مناڵی وا جێرم پێدا کاڵێ ئارا مەحمەد ئەو دایک و خوشکەواری هەر لە خۆیەوە تو تێک چویت ئەوەی ئەو کۆمەکەی باشە هەمووتان خەریکی شکاندنی یەکترن لە حەقیقەتە والله کەستان خۆش ناوێ ڕاست ناکە چۆن ئینسانی خۆش بێ ئەتوانێت ئاوا بێ حرمەتی پێ بکە کاکە چۆن ئەگەر ئینسان بەڕاستی حرمەتی ئینسانی لابێ ئەتوانێت ئاوا بیشکێنێ چۆن ئەو هەموو دڕەشیە لە چۆ ئەهێن بەڕاستی قەینا بۆ جەلادەکان بۆ دزەکان بۆ جەردەکان بۆ مافیاکان قەیناکە بەڵام ئێوە ناوێکیشە یەکتر ئەشکێنێ فەقیر ئەشکێنێ ژن ئەشکێنێ پیاو ئەشکێنێ بەڕاستی باشە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی بایعی خۆرە عەزیزانی من هیچ بەرهەم ناهێنێت تەنها موچە هیچ شتێکی تری نییە لەم بێکارەیە تەنها سەرقاڵی یەکتر شکاندنن باشە هەمووی سەرقاڵیشی هیچ و پوچە باشە ژنومێدە لە یەکتر جیابنەوە 50 مایگروتیەکە ئەمەیان کردووە چکە بۆ لەبەرەوەی میدیای ئێمە بێکارە بەڕاستی داهێنانی هیچی نییە هیچی بکە فەقیرە مەجبورە خواخواتی شتێ ڕوو با بڕامایک بێتە بەدەستی بڵێ ئەمە ئەوە بکە باشە کادرێکی پارتی قورئانێ ئەدڕێنە و کۆیە کاتۆ نازانم چیەکە ئێوە سێ ڕۆژ باسیەکەن باشە خۆتان مەشغوڵەکە بێکی هیچیش نیرایکەتە کچوکڕێ سەماکە هەر لە خۆی ئێوە باسیەکەن مەجموعەیەشێ نوێژەکە لە شوێنەکەیانە ئێوە هەر سێ ڕۆژ باسیەکەن کشێ خۆی ئەسووتێنێ ئێوە هەر باسیەکەن بۆ کۆی کە هەموو زۆر خەوانی هەست کۆمەلگای ئێمە سەرلەبەری بەڕاستی بێمە نەبووە بەداخەوە بەڕاستی لێرەوە لە کۆتای قسەکان سەر کۆمەڵی مەوازە لەسەر پارتی وێشێتی و مەسەلەی کاری ڕۆژنامەنووسی و میدیای عەزیزان با ئەوەشم بینەچێ سەرانی پارتی وێشێتی هی ئەم دوو حیزبە بە تایبەتی لە ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە دنیای قسەی گەورەیان کرد خۆ ئەگەرتان لێ هەردوو هاوسەرۆکی یەکێتی هەم لاهوری شێخ زەنجی و هەم پاڤێڵ تاڵەبانی ئەگەر بەپێی ئەو قسانە بێ کە کردیان وەڵاهی زۆر باشە بەڕاستی یعنی هەر بەڕاستی کاک پاڤێڵ و کاکە لاهوری ئێوە ئەو نەبڕۆتە بە ئازادی ڕۆژنامەنووسی و قەڵەمەیە وەڵاهی ئەگەر وا بێ زۆر باشە بەڕاستی هەردووتان خوێندەوە لاقەتە باشە یعنی ئەگەر ئێوە ئەوەندە بڕواتان بە ئازادی هەبێ بە ئازادی قەڵەم و دنیا ڕۆژنامەنووسی هەبێ وەڵاهی زۆر عەزیمە بەڕاستی باشە بەڵام سوێن بەخوا باشە سوێن بۆ خوایە کە من ئەیپەرستم و کە ئێوەش ئەیپەرستن هەردوو نووسینەکە خۆشتانتان نووسیوە خەڵک بۆی نووسیوە باشە بەخوا خەڵک بۆی نووسیون خۆتانتان نووسیوە جا شتێکە ئینسان خۆی نەینووسێ کە قەناعەتی تەواوی پێ نەبێ ئەزیشی چییە بەڕاستی من بە هاوسەرەکان یەکێتی و بە سەرانی کۆنی یەکێتی و بە پارتی بنەماڵەی بازانی ئەڵێم تو شەرەف ئێوە چیمەوە بە ئێمەی نەکەن کام ئازادیتانەوە بە خەڵک کام ماف کام قەڵەم کام نووسین کام دنیای ڕۆژنامەنووسی ئەوەی لەگەڵ ئێوە نەبێت ئەوەی بە بردوێرەکەی ئێوە نەیژەنێ باشە ئەوە خراپە ئەوەی بیژەنێ ئەوە کوڕی چاکە ئەوەی وانەبێت ئەوە هیچ نییە هەر نمونەی ئەم ئارا مەحمەدە هاوسەرۆکان یەکێتی و نیە شیرەوان و بنەماڵەی بازانی باشە 26 دانە ساڵی ڕەبەقە لەسەر قسەکردن و نووسین لەسەر ڕەخنە نەتان هێشتووە 1 سەعات بە هەولێر و سلێمانیا پیاسە بکە کام ئازادی ئێوە باسەکان زەحمەت نەبێت خۆ من نەپیاوم کوشتووە نەتۆریست بوو نەخەبەقا چڵەدارێکم نەشکاندوێتەوە قسەم کردو و نووسینوە ئەی بۆ ئازادی من پێشە دەکەم بۆ فەرهاد فەرەشتیان کوشت بۆ کاوەگەمیانیان کوشت بۆ سەردەشت و سۆران و وەداد و دیان کەستان کوشت فەرم وەرە من چیم کردووە لە قسەکردن نووسین زیاتر وەرە دادگایەک دابنێ زانم چی پێ زەحمەت چەتەیم کردووە قاچاقچەتیم کردووە بە نمونە فەرمە ئێوەش بنووسن سوکاتی نەما ئێوە بە ئێمەی نەکەن لایەنگەکانتان بەڕاستی هەزاران جار کەسایەتی ئێمەتان ترۆر کردووە بە لولەی چەکەکان بە لولەی جوێنەکانتان بەڕاستی عەزیزان ئەمە ڕووی دەم لە پارتی و لە یەکێتیە ڕووی دەم لە هاوسەرەکان یەکێتی و لە نێچیر و ئەلم بابەتانەیە باشە ئازادی و کاری میدیایی کاتێک مانای هەیە کە ڕێز لە نایەرەکانە بگریت کە ڕێز لەوانە بگریت کە ڕەخنەت لێگرن ڕێز لەوانە بگریت کە دژایەتی دەکەن کە ئەڵێن ئەمەی تۆ غەڵەتە بەڕاستی باشە
ڕێز لەوە هەنە بگری کە لە سەنگەری خەڵکەوە یەن عیب و عارەکانی ئێوە دەرەخەن کە ڕاستیەکان بۆ خەڵک ئەخەنەڕۆ نەک لە بلوێرژەنەکانتان بەڕاستی نەک لە زۆر ناژەنەکانتان بەڵام ئێوە چونکە پەرێستان پۆخڵە چونکە ماڵتان لە شوشەیە ڕێگە بەمانە نادەن بەڕاستی هەمان ئەم تێڕانێکە ئێستا هەتانە بۆ ئازادی ڕۆژنامە نووسی و نووسین و قەڵەم و ئەلەم بابەتانە هەمان ئەو تەسەوڕ و عەقڵەیە کە بۆ ئۆپۆزیسیۆن بوون هەتانە چونکە ئێوە لە بیر مێت داوای ئۆپۆزیسیۆنێکەکەن کە بنیاد نەربێت و نەرم بێ و ئیسلاحی بێ یعنی بەدڵی ئێوە بێت لە دنیاشان نییە ئۆپۆزیسیۆنێ بەدڵی دەسەڵات بەدڵی دەسەڵات بێ کە بەدڵی دەسەڵات بوو یعنی تۆ ئۆپۆزیسیۆن نی بەڕاستیت تۆ هیچ نیت ئێوە ئەوەندە بڕواتان بەکاری نووسین و ڕۆژنامە نووسی هەیە کە لەو چوارچێوەیە بێ دەرنەچێکە داتان ڕشتووە نابێت ئازادان پێ بگەێنێت باشە ئێتەوە بڕوابوون بە ئازادی نییە بەڕاستی باشە لەمەش بەدەر ئێوە هیچ کاتێ ڕێگە نادەن بە میدیاکاری سەربەخۆ دەست بۆ هیچ ڕاستیەک ببا باشە دەرگاکان ناکەنەوە باشە چونکە ئەزانن گەندەڵن ئەزانن پڕ لە عیبۆعە نایەڵن کە ڕۆژنامە نووس و قەڵەم بەدەستی سەربەخۆ دەستی بە هەموو ئەو شتانە بگا کە ناو ئێوە ڕوو ئەدات بە بەردەم ئاسایش بڕۆ ئەو گرن لەو تۆ جاسووسی باشە چکە زانە عیبی هەیە باش نییە ئێمە ڕەخنەمان لە مامجللا لەگەی کاتی خۆی باشە بەڵام من پێم مامجللا لە هەموو ئەمانە ئازادی خواستن بوو ئێستا کە ئەوە بیرەکەم بەداخەوە کە ئاوایە کە دەبووە جیل بە جیل فەرقی کردێ بەڕاستی ئێستا بڕۆم بزانن پاڤێڵ و قوبات چیان لە باوشیان دەچێت هیچ بە هەموو ڕەخنەکانەوە کە لە مامجللا هەمان بوو کاتی خۆی خوافیکە باشە بە فەرزی ئەوە ئەمانە لە ئەمریکا و بریتانیا ژیاون ئەوە زۆر ئازادی خواست بوونەیە ئەوە بڕوان بە ئازادی هەم بۆیە کاتە وەرە قسەی خۆکە وەرە وارزی خۆ ناومشتەماها سوورەکانی میدیای کەوەڕاستی نێشی لەوان بازانی هەیە باسی ئازادیەکە باشە گلەیەکە لەو سوکایەتی و بێحورمەتیانەی کە گوێ سوشیال میدیاوە ئەکرێت نێشی لەوان بازانی کوڕی باش ئێوە لوتکەی ژێفرۆشی و پێشێکردنی ئازادی قەڵەم و بەیان نووسین بوون نێشی لەوان بازانی بنە ماڵی بازانی ئێوە بەلولەی چەک وەڵامی نووسینتان داوەتەوە تو با چیەکی بەڕاستی ئاڵا تاڵەبانی هەساوە لە تەلەڤیزیۆنێکەوە ڕای خۆی وتووە ئەڵێ مەسعود بازانی تەنیا مەرجعی حیزبەکەی خۆیەتی مەرجعی کورد نییە باس نیست کەسەر بە مەسعود بازانیە پێی ئەڵێ لەش فرۆش بە ئاڵا تاڵەبانی باشە چا بەڕاستی ئێوە ئەخلاقتان ماوە تا باسی ئەخلاق و کاری ڕۆژنامە نووسی بکەن ها بەڵێ مەسعود بازانی خۆشی ئەزانێت نەک مەرجع نییە بەڵکو تەنها سەرۆکی پارتیە لە شوێی دنیا باوی مەرجع و مەرجعکاری ماوە چاوەکە ها ئێوەی خێڵەکی لەکوێ توانە ببن کەواتە بۆشی بۆ ژناڵێن لەش فرۆش لە کاتێکا ڕێی خۆی وتووە ئەڵێ مەسعود بازانی مەرجع نییە خۆ کفری نەکردو بەڕاستی ئەوە کام ئەدەبیاتە بەڕاستی مەگەر ئەمە ئەدەبیاتەکەی مەلام سەفا نییە ها کە بۆ هەموو دەمە پیسەوە هەرجێنی بەم عالەمادا کە ئەیوە سۆرەی هیندەر بابە نصيحتي مدام صفايا كيت يعني كاكا تو سلوشي حزبكي تو بو بيشو بيشمانكو بارزاني وعالم بابتانا جون بني على كان خومي عيبه نصيحتي انكتبوا قولوا بيك برون ميجوب خنو لا والله ما مدام صفاء الله اقل من بلند شراع من قال مام جلال وابراهيم احمد وانا هيا خلق لبتينا قبراسي قبل ان دايشان واي وخشيان واي وحيزه او يبتلي جين او اكل يتر هنا كان يتر خلق لمتي قبراسي اما مدام صفاء كيو باشا بابا علي عبد الله تنها شو مسعود بازاني وتي بابا نهاد بازاني ناخوشي كدو كدام هاشي نشي بيانك باشا كاتكش كان ام علي عبد الله مام جلال نوري شاوز امانه زنداني ابن برون هاد سامي يجوب خنو كابلك ان يرن بولاي بلا صفا علي اسبني باش كم رقبي ام ججنا مام جلال وفلان وفتشو علي كجنينه بو مام جلال كجنينه بو بشنو بولاي خزانه كان اجوا على ولا رقنات بوري قنادي دولار ولا باش كان حزبي اما تربيتي ملام صفاكي ايو بكاكا والله جون سكاتي ملام صفاي هنا ادبياتي ايمو والله تروري سياسي ملام صفاي هنا ادبياتي ايمو تو بالي هايش بو مشينا كان كاكا كوادا كاكا نشران بازاني كاتيك امجنا ام شي طلبانيه على مسعود بازاني مرجعنيه من دفاع على طلباني ناكم دفاع لجنيتي كيكم جنه بويا بيرش فروش اگر بيا بوا بيناوت باجنيه كاتا ايوه تربيتان نيه تو قد مني بينيوا بيشي باجنيش ايوه وابل نايلم شو كبو من ادب ما براسي اخلاق ما بلا ايوه نيت عندك برو بنشي فان بازاني علم شاي بخشنو بميجي خوتانا بميجي بن مالكتانا
بۆی کە چۆن تەسفیەی نارەکانی خۆتان کردووە باشە چی هەیە دژی ئەو بێ ئێوە نەتان کوشتی بێت ئێوە ئەتکتان نەکرد بێت کام قەڵەم دژی ئێوە بۆ نەتان شکاندووە باشە لەکوێ ئێوە بڕۆتان بە ئازادی و دیموکراسی و مافی نووسین و ئەنە بابەتان هەبووە مەگەر لە ڕۆڤ ئاکرەیەوە تا سۆران و سەردەش و نەزیر عومەر و فەرهاد فەرەج و کاوە گەرمیانی و دار حسێن و تەحار هەموو ئەمانە هەتا شیروان شێروانی و ئەم شەش کەسێک کە ئێستا لە هەولێر گیراون لەسەر ڕەخنە گیراون خۆ ئەمانە باشە ئەی بۆ هەڵوێستی نییە بەرامبەر بۆ نێشی لەبەن بازانی مەگە تۆ سۆرەشی هەرێمی بۆ ڕێگا ئەدەی شەش گەنج لەسەر لە خوت و خۆڕایی 6 ساڵ زیندانی بکەن تەنها لەسەر نووسین لەسەر ئیمۆجیەک لەسەر ڕەخنەیەک بەڕاست ئەوم شتان کە ئەتە کردووە بۆ گلەی لەم عالەماکەن والله سوشیال میدیا پیاوەکانی ئێوە ناشینی کردو بە ئیلاهی بە والله ئەو سوشیال میدیایە پیاوەکانی پارتی و یەکێتی و گۆڕان کە لە پیجی زۆڵەوە قساکەن والله ئەوە ناشیتان ئێوە ناشیتان کردو کاکە بڕواتانە بێ ئەم پارتی و یەکێتی و گۆڕانە باشە خەڵک دانن کە پیجی زۆڵان هەبێژێن بە خەڵک بن سوشیال میدیا پاکە بێتەوە لەر هەموو شتێک هەمووی خۆتان باشە خۆتان یەن پارە ئەن بەملا بۆلا کۆمەڵ مناڵ دەکو ئەکەنەوە سوکاتی بە خەڵکەکەن پارەیان ئێنێ لە دوای شەیەن ئەبن بە مەمەسەی ئەخلاق لە کۆمەڵگای ئێمەیە کاکە لە سوشیال میدیا جوێن ئەدێ سوکاتی ئەدێ وەڵا هەمووی ئێوەیکەن کاکە باشە لە مەلام سەفاوە وەڵی جوێن سوکاتی داکەوتووە باشە هەمووان ئەو ڕاستی ئازاری بڕێ بەداخەوە ئەگەر پارتی وێشێتی فڕیان بە مەسائلی ئازادیەوە هەبوایە فڕیان بە بەیەکەوە ژیان هەبوایە فڕیان بە ئازادی قەڵەم و نووسینەوە هەبوایە والله ڕۆژگاری ئێمە ئاوا ڕژ نابوو باشە ئەم هەموو خوێن ڕێژێ نەبوو ئەم هەموو بێفەڕی و لەم بەلاتێ نەبوو بەڕاستی ئەم هەموو ئازارە نەبوو باشە ئێستا ئێوە هاتون نەسیحەتێم عالەماکەن والله ئەو بەیاننامەی پاڤێڵ تاڵەبانی بینی و لەسەر مەسائلی ئازادی ڕۆژنامەگە نووسێ والله زەوتم وڵای ئافەرم پاڤێڵ بەڵام ئەزانم خۆشی نێنووسیوە باش ئەزانم باش نییە چونکە ئەبێ ئینسان قسەکانی لە ئاسی نووسینەکان نەبێت باشە بەڵام ئەگەر ئاوا بڕواتان پێ فەرموو ڕعایەتیکەن بەڕاستی فەرموو بەرەو پێشەوەی بن باش نییە ئەی بۆ هەڵشە لە خەڵکەکەم لەسەر کۆمەڵە مەوازە بۆچی بۆ لەتەوانیانی خەڵک دابخەن دەبڕۆتان بە ئازادی هەیە فەرموو هەتان بێت کەواتە ئاوا نییە من زۆر لەسەری ناڕۆم دەمێکی قساکەم خۆشەویستان ئەوە ڕێی من بوو لەسەر ئەو قسە باسانە بەڵام لێرەی شۆ دیسان لە ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردیا بە پارتی وێچێتی و گۆڕان ئەڵێم بە وجدانم ئێوە قەڵەمتان ئەتک کردووە ئازایتان ئەتک کردووە نووسینتان ئەتک کردووە بە وەڵڵاهی هەچی بێحرمەتی هەیە لەو فەیسبوک و سۆشیال میدیای ئێوەیکەن بە وەڵڵاهی هەچی کەرامەتی خەڵک ئەشکێنرێ پیاوەکانی ئێوەیە وەڵڵاهی ئەوەی جوێن بە خەڵکەدا پیاوەکانی ئێوەیە بەکرێ گیراوەکانی ئێوەیە بە وەڵڵاهی ئەوەی پەلاماری ئابڕووی خەڵک شەرەفی خەڵک ژنوکشی خەڵکەدا قەسەم بەخوا پیاوەکانی ئێوەیە باش نییە کەواتە ئەگەر بڕواتان پێیەتی فەرموو بە عەمەلی بڕواتان پێ هەبێت بە عەمەلی بڕواتان پێ هەبێت نەک بە ساڵی جارێ بیرتان کردووە لە ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردیا کاکە من بە کاک پاڤێڵ تاڵەبانی و کاک لاهور و کاک نەزانکار بڕواتان پێیەتی ئەم عەرز و ئۆگەس فەرموو نێشی لەڤان بازانی کە خەڵک ئەڵێن نەرمترە لە مەسئول بازانی فەرموو ئەمە عەرز و ئۆگەس کاک نێشی لەڤان بازانی فەرموو بڕوا بە ئازادی هەبێت باشە فەرموو نێشی لەڤان بازانی ئێوە بۆ نایان بێمەوە هەولێر لە چێتەسن خۆمە هیچم بەدەست نییە کاکە ئەو قەڵەمە قۆڕم پێ بای 75 سانتە بۆ تۆقیوندەوە چیم پێ کوتەکەوەشێن نەبەخوا شەق لە خەڵکەم نەبەخوا چەکەڵ گرم نەبەخوا تێگەی بەخوا لە ڕوونا بەحای لە ڕوونا چەکەڵ گرم بەڕاستی هەر پێم عیبە چەکەڵ گرم چکە دەشانی من نایە لە واقع ئەی بۆ تەسم لەوەی کە من بێمە هەولێر پیاسێ بکەم بێم لە هەولێر کۆڕوکۆ بنوێ بکەم بچم لە دووهۆ کۆڕوکۆ بنوێ بکەم بچم لە سێمانی و کەلار و گەرمێنە کۆڕوکۆ بنوێ بکەم بەڕاستی ئەی بۆ نایە ئەی بۆ تەسم ئێوە ئازادی نییە هی من پێشێرەکەن بنمونە ئەوە ئازادی نەبوو کاوە گەرمیانیتان کوشت سەردەشتان کوسرانتان کوشت ئەوە ئازادی نییە شێوان شێوانیتان لە زیندانان توت کرد لەگەڵ هاوڕێکانیان پێشتان کردووە کوێ کامێکم ئازادی کێوەکە کامەیە بەڕاستی وڵای ئێوە دادگا و دەرگەشتان بێحرمەت کردووە بەڕاستی دادگاشتان سووک و سەری کردووە کۆمەڵگای ئێمە لەبەرەوە هیوادارم خەوانی قسەی خۆتان بن خەوانی ڕێی خۆتان بن بەڕاستی بەشەر نایە دژی ئێوە قسە بکە هەزار شەکەی تێڵن مەڵێن وڵا ئازادی ڕۆژنامە نووسیان دەجانە چی و ئازادی ڕۆژنامەسی چن بەشیشەکەن بە ئازادی ئەوەیە کە من ڕێکخراو دروستکەم کە من چۆنم پێخۆش بێ ئاوا قسە بکەم خۆ من نەهاتوم پەلاماری ئەخلاقی تۆ بدەم کاکە خۆ من نەهاتوم جوێن و سوکاتی بە تۆ بدەم کاکیشینم خۆ من نەهاتوم نازانم چی و ئەم بابەتانە بکەم تۆ نایەڕی تۆ ئەی کوژی ئەی بڕی ئەی سووتێنی بەڕاست ئەوەی کە لەگەڵ خۆتان نەبێ ڕۆژنامەنووس بێ نان نییە بیخوا بەڕاستی بەس کۆمەڵی خەڵتە و قەڵەم شۆڕتانەوێ کە هەمووی بوون بە ملیۆنێر لە کوردستانە گوایە ڕۆژنامەنووس و ئەمانە
بەداخەوە ڕاست بۆیە مەسەجن کوشتنیش ئەو بکە باسم کرد هەمومان ئێمە کۆمەڵە خەڵکی بێهەستین ناکرد تاوا هەتا ئاوا بێهەستیش بین هەروە بێ من لەو زیاتر کاتان ناگرم شەوگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە عەزیزان و خۆشەویستان فەیسبوک زۆر عەزیەتم هەیە زوو باند مەکەن 2 ڕۆژ و 3 ڕۆژ و نازانمانم بابەتانە و هیوادارم کە چوزانم دەربیجێ بێ ئینسان بتوانێت بە بەڕەهایی و بە ئازادی قسەکانی خۆی بکە ئیتر من ئێمە کۆتایی قسە و باسەکانم هیوادارم سوودێکم پێگەیان دەبن چاوتان ماجەکەم دۆست و نەیار حرمەتم بۆتان هەیە بۆ هەموو لایەکان شەوگاتان خۆش بێت و بەخێر خواتان